بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا سی. پێداچوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. پرسیاری 1 کاتێک ژمارەکان لە پرسیارەکاندا پێش ئەژمێرکردن نزیک دەکەیتەوە بە مەبەستی ئەوەی وەڵامەکە بەدەست بێنی. بە مەبەستی ئەوەی هەرچەند کردم هیچ زاراوەیەکی گونجاوم بە بەرچاو نەکەوت لێرە. بە مەبەستی ئەوەی وەڵامی شیاوی وەڵامەکە بەدەست بێنی، وەڵامی تەواوی وەڵامەکە بەدەست بێنی، نزیککردنەوەی وەڵامەکە بەدەست بێنی. نزیککردنەوەی ڕەنگە باشوی لێرە، بەڵام لە بواری ڕێزمانی هەڵەیە چونکە دەبوایە ئەو کات ئەمن یەکم لێرە هەبە نزیککردنەوەی وەڵامەکە بەدەست بێنی. ئەوجە نازانم، هەست دەکەم ڕێزمان و دەقەکان زۆر زۆر خراپ نووسراینە بەداخەوە. پرسیاری 2 ئەو هێمای دەبا نووسرا بە ئەو هێمایەی کە خانەیەکان لە خانە دەیەکان لە ژمارە دەیەکان زیاد دەکاتەوە، ئەوەش دەقەکە هەڵەیە. ئەو هێمایەی کە لە ژمارە دەیەکان خانەیەکان لە خانەی دەیەکان زیاد دەکاتەوە بریتە لە فاریزەی دەی. پرسیاری 3 بۆ ئەوەی دڵنیابی وەڵامەکەت شیاوە دەتوانیت لە سەرەتادا خەمڵاندن بۆ سەرجەم یان جیاوازی بەکاربێنی. بێگومان خەمڵاندن تەنیا بۆ سەرجەم و جیاوازی نییە، خوێندکاری ژیر خەمڵاندن بۆ لێکدان هەیە، خەمڵاندن بۆ دابەش هەیە، خەمڵاندن بۆ هەموو دەتوانم بڵێم جۆرە ئەژمێرکردنەکەیە. پرسیاری 4 بە بەکارهێنانی ڕێسای نزیککردنەوە دەتوانی چ بە نزیککردنەوەی ژمارەکان بکەی؟ نازانم چ لێرە دانێم ئەوەی ڕاستی بی، چونکە نزیککردنەوەم 2 جار دانا. نازانم ئێستا چ دانێم، دەتوانی چ بکەی؟ دەیهێڵمەوە بۆ خوێندکاران. دڵنیابوون لە کارامەیەکان. هەر ژمارەیەک بۆ نزیکترین خانەی ڕەنووسە شینەکە نزیکەوە. لێرە تۆزەک بەخێرا چونکە زۆر 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 باسی نزیککردنەوەم کردیا لەوانەکانی ڕابردوو، هەروەها نزیککردنەوە لە پۆلی 6 و لە پۆلی 7 و لە پۆلی 4ش. پۆلی 7 نا ڕەنگە، بەڵام 4 و 6. ئەو کەسەی بووە زیاتر دەربارەی نزیککردنەوە بزانی دەتوانی تەماشای وانەکانی پۆلی 4 و 6ش بکە. پرسیاری 5 دەمەوێت 2ەکەی نزیککەمەوە کەواتە یەکسەر 8ەکە دەبیتە 0، 2ش چونکە 8 گەورەیە دەبی بە 3، ئەوجا 7 و 4ش وەکو خۆی. ئەو های لێدێ یەکەکەی دەمەوێت نزیککەمەوە کەواتە 0 0 0، یەکەکە دەبی بە 2 چونکە 9 گەورەیە. 6ی دەمەوێت نزیککەمەوە کەواتە 2ەکە دەبیتە 0، 6 هەر وەکو خۆی. ژمارەکانی دیش هەمویان وەکو خۆی بێ دەستکاری. دەمەوێت یەکەکەی نزیککەمەوە 0 0 0 0، 8ەکە وەکو خۆی، یەکەکەش دەبی بە 2 چونکە 7 ڕەنووسەکی گەورەیە. ئەو های لێدێ دەمەوێت ئەو یەکەی نزیککەمەوە لێرە 0، یەکەکە دەبی بە 2، 8ەکە دەبی بە هەروەکو خۆی، 3 وەکو خۆی، فاریزە وەکو خۆی، 4 وەکو خۆی. لێرە 6ەکەی نێزیک دەکەمەوە 0 0 0 0 0، 6ش هەروەکو خۆی. پرسیاری 11 ئەو ژمارەیە کە هەمە لێرە
نێزیک بکەوە بۆ خانەی لە پرسیاری هەزەخانەی یەکان دەبی یەکسەر بزانم کامە خانە یەکانە خانە یەکان ئەو خانەیە خانەی دەیانیش ئەوەیە خانەی سەدانیش ئەوەیە بەش لە یەکان کامەیە بەش لە یەکان بەش لە دەیان بەش لە دەیان ببورن ئەو خانە کەسکە بەش لە دەیان زۆر ببورن ئەو پێنجە بەش لە سەدان ئەو هەشتا بەش لە هەزاران سێکەش بەش لە 10,000 ئەگەر جێم لە وشەی بەش بوو تەنیا تەماشای لای ڕاستی فاریزەی دەکەم خانەکان هەموو لەوێنە ئێستا خانە یەکان واتە ئەو پێنجە خانە یەکانە کە دەیانەوەی خانە یەکان نێزیک کەمەوە واتە هەموو ئەو ژمارانە دەبی بکەمە سفر لە لای فاریزە کەواتە 0 تەنیا دەنووسم فاریزەشی ئەگەر بنووسم ئەوها پێنجە کار وەکو خۆی دەمینێت چونکە یەکەکەی تەنیشتی لە لای ڕاست ڕەنووسە چی گچکەیە کەواتە 5 4 7 پێشی ناوێ فاریزە و ئەو سفرانە بنووسم کەواتە تەنیا 745 دەنووسم تەنیا 745 نزیکردنەوەی خانە یەکان وەکو ئەوەی وایە ژمارەکەی بکە ژمارەیەکی تەواو لە ژمارەی دەی لۆ ژمارەی تەواو ئەوەیە نزیکردنەوەی خانە یەکان ئەگەر هاتوو فاریزە هەبوو کەواتە تەنیا 745 پرسیاری 12 دەیەکەکان کامە دەیەکە یەکەم خانە لە ڕاستی فاریزە ئەوە بەش لە دایان دەیەک نێزی چی دەکەمەوە واتە 0 5 4 7 یەکەکە چی لێدێ یەکەکە دەبی بە 2 چونکە 5 کە بوویتە 0 ڕەنووسە چی گەورەیە ئەو جە پاشان ئەو سفرانە هەمووی دەسڕمەوە پێویست ناکە تەنیا 745 فاریزە 2 دەیەک نزیکی بکەوە لۆ نزیکترین بەشەکان لە 100 کامە خانەی بەشەکان لە 100 کامە لەوانە ئەو 5 بەشەکان لە 100 کەواتە 0 فاریزە لێرە یەکەکە وەکو خۆی دەنووسرێتەوە 5 وەکو خۆی 4 وەکو خۆی 7 وەکو خۆی ئەو 5 ئێرە چی لێدێ دەبیتە 6 لۆ چونکە هەشتەکەی تەنیشتی گەورەیە ئەو جە دوایێ ئەو 2 سفرەش پێی ناوێ هەبی دەتوانم لایان بەم ئێستا نزیکردنەوە بۆ نزیکترین بەشەکان لە 1000 کامە بەشەکانە لە 1000 بەش لە 1000 ئەو ژمارە هەشتەیە بەش لە 1000 ژمارە هەشتەکەیە واتە سێکە دەبیتە 0 تەنیا سێکە دەبتە 0 هەشتەکە نابیتە هیچ هەروەکو خۆیتی چونکە سێ ڕەنووسە گچکەیە پێنجەکە دەنووسرێتەوە یەکەکە دەنووسرێتەوە فاریزەکە دەنووسرێتەوە 745 وەکو خۆی دەنووسرێتەوە سفرەکەش دەتوانم لێرە لابم ئەگەر بم هەوێ تەواو سەرجەم یان جیاوازی بخەمڵێنە تەنیا بخەمڵێنە کاتە ئەو ژمارەیە دەبیتە 6 کاتی خەمڵاندن نێزیی دەکەمەوە ئەو ژمارەش دەبیتە 8 ئەو جە کۆیان دەکەمەوە 6 و 8 دەکات 4 کاتە سەرجەمی ئەو دوو ژمارەی بەخەمڵاندن دەکاتە 4 بەخەمڵاندن دەکاتە ببوور 4 بەڵێ بەخەمڵاندن لێرە بمەوێ بخەمڵێنم ئەو حەفدەی دەکەمە حەفدە بەتەنێ بێبێ ئەوەی فاریزەی هەبی 5 کەش دەکەمە 5 حەفدە 5 لێ بڕوا دەکا 12 بەخەمڵاندن نزیکەی 12 بەخەمڵاندن 25 و 23 دەکەمە 25
حەفدەکەش تەنیا دەکەمە حەفدە و بێگومان ئەو خەمڵاندنانە ئاسانن، دەتوانم حەفدەکەی بکەمە 20. ئەو خەمڵاندنەش هەیە، هەتا هەر بەجارێکی ئاسانی کەم دەیکەمە 20. کەس نەیگوتیە کوبی خەمڵێنە، بە هەوەسی خۆم دەبیتە 45 کەواتە سەرجەمی ئەو دوو ژمارەی بە نزیک کراوەی دەکاتە 45. 44 هەر ڕاستە، چونکە 43 هەر ڕاستە، بەوەی پێکدێ کوم خەمڵاندیە. ئەو دوو ژمارەیە، ئەو ژمارەی دەکەمە 300 تەنیا 300، ژمارەی خوارێ دەکەمە 200 بە خەمڵاندن، 300 200 لێ بڕوا دەکاتە 100 نزیکەی 100 بە خەمڵاندن. لێرە ئەو ژمارەی دەکەمە 65، ئەو ژمارەش دەکەمە 35، کۆیان دەکەمەوە 55 10 6 و 3 9 1 10 کاتە بە خەمڵاندن دەکاتە 100.